پرۆسەی چاوپێکەوتنی بەشێک لە خوێندکارانی زانکۆی گەرمیان بۆ دۆزینەوەی هەلیکار دەستی پێکرد. بڕیاریشە بۆ ماوەی 2 ڕۆژی تر بەردەوامی هەبێت. ئەم پرۆسەیە بە پرۆسەی دۆزینەوەی هەلیکار بۆ دەرچوانی زانکۆ ناو دەبرێت و ڕاستەوخۆ لەلایەن نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرپەرشتی دەکرێت. داهێنانێکی تازەیە لە کوردستانە بۆ ئەو قوتابی و خوێندکارانەی کە لە زانکۆ تەواو ئەکەن بتوان ڕابێن لەسەر ئیشکردن. پرۆژەیەکی کردووە کە ئەو لە مەرحەلەی سێ تەواو ئەبێن یەن لە لای ئێمە فێری ئیشکردن ئەبن چەند مانگێک لای ئێمە ئەوەیانمان بەدڵ بێت کە ئیشەکەیانمان بەدڵ بێت لای خۆمان دامەزراندنیان بۆکەن. لە قۆناغی یەکەمی پرۆسەکەدا 130 خوێندکار بەشداری چاوپێکەوتنەکان دەکەن. قۆناغی چاوپێکەوتنەکانیش چەند کۆمپانیایەکی تایبەتمەند بۆ دۆزینەوەی هەلیکار بەڕێوەی دەبەن و دوای ئەوەی خوێندکاران لەلایەن ئەو کۆمپانیانەوە چاوپێکەوتنیان لەگەڵ دەکرێت لە خولێکی 12 هەفتەیدا بەشداریان پێ دەکرێت و دواتر کاریان پێ دەستپێردرێت. خۆی شێوەی لەم پرۆژانە بەرەو پێشونێکی باشە بێ بۆ کۆمەڵگا زیاتر وات لەیەکە کە خۆت پشت بە خۆت بەسی خۆت بەدوای هەلیکارە بگەڕێ بۆ ئەم قەیرانش پێم باشە ئەم پرۆژانە باشترە. دەستخۆشی لە بەڕێز کاک قوبات جێگری سەرۆک حکوومەت بەڕاستی جوانترین پرۆژەی داناوە. من وەکو خوێندکارێک 2 ساڵ پێش ئێستا ئەم قۆناغەم بڕیوە و زۆر سوودم لەم کەرتە ئەم کەرتە بینیوە کە وەکو کەرتێکی ئەهلی کە ئەوەی وەکو خوێندکارێک پشت بە خۆم بەستم نەک پشت بەوەی کە حکوومەت تاعینم کە من لە کارگەی دروستکردنی علەفە ئیشم کردووە و زۆر بەباشی فێری دروستکردنی ئەو علەفە بووم پێگاتەکانی و چاوپێکەوتنەکان ئەو خوێندکارانەی قۆناغی سێمی زانکۆ دەگرێتەوە کە لە ماوەی ڕابردوودا فۆرمی دۆزینەوەی هەلیکاریان لە خزمەتگوزاری هەلیکاری زانکۆی گەرمیان وەرگرتووە و پاش پڕکردنەوەی فۆرمەکانیش 8 کۆمپانیا ئامادەیان دەربڕیوە بۆ ڕەخساندنی هەلیکار بۆ ئەو خوێندکارانە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلات.